داواکارین. یەکەم، هەرچی زووترە مامۆسایانی وانەبێژ بە دامەزراندنی هەمیشەیی ناو کەرتی پەروەردە دابمەزرێنن لە کاتێکدا کە هیچ بارگرانیەک دروست ناکەن و وەک ڕۆژیش ڕوونا بێ ئەوان پرۆسەی پەروەردە پەکی دەکەوێت. دووهەم، لەبەر ئەوەی باری دارایی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشتر دەچێ و لەژێر ڕۆشنایی بەڵێنەکانی وەزیری پەروەردەشدا کە دەیگوت دامەزراندنی وانەبێژان پەیوەندی بە باشبوونی باری داراییەوە هەیە، ئێستا گونجاوترین کاتی دامەزراندنی مامۆسایانی وانەبێژە بە تایبەت کە نرخی نەوتی خاو 93 دۆلاری تێپەڕ کردووە. داواکاری ئێمە هەمیشە تەنها بە هەمیشەی بوونمانە. بەڕاستی چکە حکوومەتی هەرێم نە دڵسۆزە نە ڕاستگۆی لەگەڵ مامۆستایانی وانەبێژە. مامۆستایانی وانەبێژ خۆمان بە خۆشحاڵە زانین کە دڵسۆزین بەرامبەر بە خوێندکارەکانمان بە پێچەوانەوە کە حکوومەت دڵسۆز نێ بەرامبەر بە ئێمە. بۆیە بۆ هەمیشە و بە هەمیشەی هەر ئەڵێن بە هەمیشەی بوونمان مافی سەرەتایی مامۆستایانی وانەبێژ. لەبەر ئەوەی لە بەردەم پەروەردە کۆبووینەوە لە بەردەم پەرلەمان کۆبووینەوە ئەنجومەنی وەزیران شوێن نەما ئێمە نەچین بۆی، بەڵام گوێمان لێ ناگیرێت. بۆیە ئێستا بڕیارمان داوە بینە بەردەم بانک، چکە کێشەی ئێمە کێشەی موچەیە، داوای حەق و مافی خۆمانەکەین، بەڵکو ئیشەڵا بتوانن لێرە جوابێکمان بدرێت.